بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان دوای زیاتر لە سی کۆبوونەوە لایەنە سیاسەکانی پارێزگای هەڵەبجە تا ئێستا ڕێگنەکەوتون لە سەرپێکێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە حەوت مانگ تێپەڕ دەبێت بە سەر ڕێکەوتنی لایەنە سیاسەکانی پارێزگای هەڵەبجە بۆ پێکێنانی ئەنجومەنی پارێزگا و حکوومەتی خۆجێ بەڵام تاکو ئێستا ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە بە میوانداریێک لە بەڕێزان بەهادین خالید کارگەری ماڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامی و جیات سابیر ئەندامی ئەنجومەنی مەکۆی هەڵەبجەی بزوتنەوەی گۆڕان لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری هەڵەبجەشەوە عەلی عوسمان جێگری پارێزگاری هەڵەبجە تاوتوێم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبینی حەوت مانگ تێپەڕ دەبێت بەسەر ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان بۆ پێکێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و حکوومەتی خۆجێی پارێزگاکە بەڵام تاوەکو ئێستا ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک نەهاتووە مانگی نۆی ساڵی 2015 لایەنە سیاسیەکانی پارێزگای هەڵەبجە کە پێکهاتبوون لە یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و حیزبی زەحمەتکێشان ڕێکەوتنێکیان واژۆ کردو بەپێی ڕێکەوتنەکە ئەندامی ئەنجومەنی پارێزگا و پۆستەکانی حکوومەتی خۆجێی هەڵەبجە لەسەر بنەمای هەڵبژاردننی سی نیسانی 2014 دابش بکرێن هاوکاتەریەکە لە پارتی و سۆسیالیستیش ڕێکەوتنەکەیان واژۆ نەکرد بەپێی ڕێکەوتنەکە کورسیەکانی ئەنجومەن کە ژمارەیان 25 کورسیە بەم شێوەیە دابشکران یەکێتی 6 کورسی گۆڕان 5 کورسی و یەکگرتو 4 کورسی و کۆمەڵ 3 کورسی و پارتی 3 کورسی و بزوتنەوە 2 کورسی و لیستی هاوپەیمانی شووعی و سۆسیالیست و زەحمەتکێشان 1 کورسی و کۆتایی کاکەیەکان 1 کورسی لەلایەکی ترەوە پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەیەکیدا لە هەڵەبجە لە 5/2/2015 یاسای ژمارەیەکی ساڵی 2015 یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجەی دەرکردو بەپێی یاساکە ئەنجومەنی پارێزگا پێک دێت لە 25 کورسی دوای حەوت مانگ لە ڕێکەوتنەکە و ئەنجامدانی زیاتر لە 30 کۆبوونەوە لایەنە سیاسیەکانی هەڵەبجە تا ئێستاش ڕێکەوتنەکەیان جێبەجێ نەکردووە هۆکاری سەرەکی دواکەوتنی پێکێنانی ئەنجومەنی پارێزگاش دەگەڕێتەوە بۆ دیاری نەکردنی کاندید بۆ ئەنجومەنی پارێزگا لەلایەن حیزبەکانەوە و ڕەوانە نەکردنی بۆ وەزارەتی ناوخۆ بەشێکیش لەلایەنە سیاسیەکانی پارێزگای هەڵەبجە داوا دەکەن کاتی دەستبەکاربوونی ئەندامی ئەنجومەنی پارێزگا و کاندیدی پۆستی بەڕێوەبەرات یەکشتیەکان بەیەکەوە بێت هەڵەبجە پارێزگایەکی نوێی هەرێمی کوردستانە و پێک دێت لە هەر یەک لە ناحیەکانی خوورماڵ و بیارە و سیروان و بەمەوە ژمارەی دانیشتوانی زیاتر لە 120,000 کەسە دووبارە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئامادەبوونتان کاک دیار ئەگەر لە بەڕێستانەوە دەست بکەین بزانین بەخێر بێن هەردوو لاتەن لە هەڵەبجەوە بزانین دۆخی هەڵەبجە چۆن بوو سەرەتا لە چ ڕێکەوە لە ڕووی دەنگ و باسی لای خەڵکی هەڵەبجە چیە گرنگترین ئەو داواکاری کە ئێستا خەڵکی هەڵەبجە هەیەی گرنگترین ئەو داواکاریانە دیار و معلومە مدەتێکی زۆرە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە دراوە تەوقعاتی خەڵک ئاستی طموحی خەڵک لەو ئاسان نییە ینی ئێستا کە هەڵەبجە بۆتە پارێزگا و طموحات و تەوقعاتیان لە ڕادەیەکی بەرزایە و چاوەڕێی لایەنە سیاسیەکان بۆی بگەن بە ڕێکەوتنێکی کۆتایی و تۆزی لەو خەم و ئازار و مانیتیانی کە هەیەە بڕێوێتەوە و بتوانن بە فعلی ببینن کە قەزاکەیان ئێستا بۆ بە پارێزگا زۆر باشە هۆکاری چیە کە تاکو ئێستا ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و حکوومەتی خۆجێی پارێزگای هەڵەبجە لەدایک نەبوو وڵی من حەزەکەم ئەو پرسیارە بە شێوازی کەسیاغەکەمەوە چونکە ینی ئێستا وا شایع کراوە کە هەموو کێشەکانی پارێزگای هەڵەبجە و پێگەێنانی حکوومەتی خۆجێی هەڵەبجە بەسراوەتەوە بە بوونی ئەنجومەرێکەوە کە ئەمە تقریبان بە جۆرێ لە جۆرەکان هەڵەیە چونکە وەک پێشتری ئاماژەم پێکرد دوای چەندین کۆبوونەوە پاش ئەوەی کە بڕیاری بە پارێزگانی بوونی هەڵەبجە درا و دوای 30 کۆبوونەوە نزیکی حەوت مانگیشە لایەنەکان ڕێکەوتون لەسەرەوەی کە هەڵبژاردنەکانی سی حوزەیران بکەنە بنەمایەک بۆ دابشکردنی پۆستەکان دوجاریش لەسەر پاکێجی ڕێکەوتن کە لە سێ بەرگە پێکە هات سێ بەرگەکەش بریتیمون لە یەکیان ئەنجومەنی محافەزەیە ئەوانی تریش بریتین لە بەڕێوەبەرایەتیەکان و پۆستە ئەمریکان بەڵام ئێستا ینی نازانم هۆکار چیە کە هەندێک لایەن هەموو کێشەکانی پارێزگای هەڵەبجەیان کۆکردوتەوە لە ئەنجومەنی محافەزەیە لەگەڵ ئەوەشا کە دنیای کێشەی ترەیە تەنانەت ینی ئەگەر چاوی بخشێنین بە ناو محافەزەی هەڵەبجەیە دەبینین ینی تا ئێستا مۆزەفی بۆ تعیین نەکراوە ئەوانی کە لەوێن یا بە تەنسیب لەوێن یا خەڵکی کۆمەڵی خەڵکی خۆبەخش کە پێویستە ئەو موقیفیان بەرز بنرخێنرێ چونەتە ئێوە و دەوامەکەن ینی بە کورتەکەی کێشەکان تەنها بریتینین لە ئەنجومەنی محافەزە دنیای کێشەی کەڵەکەبوو لەو پارێزگا هەیە
کە هۆکارەکان ئەگەر ئێمە حەز ناکەم لێرە کەس تۆمەتبار بکەین بەڵام هەر ئەو لایەنانی کە ئێستا هەوڵەیەن هەموو کێشەکانی هەڵەبجە بەستنەوە بە ئەنجومەنی پارێزگاریەوە هەر ئەو لایەنان کە ڕێگرن لەوەی کە هەیکەلی ئیداری پارێزگا بە ئەنجومەنیشەوە چونکە وەکو وتمان هەیکەلی ئیداری پارێزگای هەڵەبجە تەنها بریتی نیە لە ئەنجومەن بەڕێوەبەراتی گشتەکانمانەیە ئەو بەڕێوەبەراتیانی کە لە ناو محافەزەی هەڵەبجەیە هەیە خودی هەیکەلی پارێزگای هەڵەبجە ینی تا ئێستا ینی ئەمانە هەمووی وایان لێ هاتووە بەڵام بۆ پەردەبۆشکردنی ئەوانە هەندێک لایەن هەوڵی ئەوەیە یا کە هەموو کێشەکانی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە کۆکاتەوە. بەڵێ کەواتە کێشەکەی هەڵەبجە تەنها پێکرانی ئەنجومەن و حکوومەتی خۆجیەکەی نیە. بەڵێ وەکو ئاماژەم پێ ینی ئەو ڕێکەوتنەی کە ئەنجام درا یەک پاکێج بوو لە سێ بەرگە پێکات بەڵام ینی ئەوەی کە ڕەبتە بە بزودنەوەی گۆڕانەوە ئێمە پێداگیریمان لەسەرەوە کردووە ئێستا پرسیار ئارەسەی ئێمە کریدیشاری سیفرا ئیستێفام لەسەر ئێمەدانراوە کە ئێوە کاندیدەکانتان نادووە بەڵام ئێمە سەرەتا کە ئەو ڕێکەوتنەمان کردووە وامان ڕاگەیانەوە کە ئەمە بە یەک پاکێج جێبەجێ بکرێت بەڵام ئەوەی کە بینین ئێوە لایانی سەرەکیی لەڵێشێتی نیشتیمانی لە هەڵەبجە بۆ پێکێنانی ئێمە وەکو دەنگ لایانی سەرەکین بەڵام وەکو ئەوەی کە خاوەنی پۆست بووین ئێمە خاوەنی هیچ پۆستی نەبووین ئێمە مرونەتمان نواندووە ئێمە لەبەر پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی لەو شارەیە لە هەموو کوردستانە بەعام زۆر کات مرونەتمان نواندووە ئێوە پۆستی پارێزگارتان پێدراوە. بەڵێ ئەوە لەسەر ئاسی هەڵەبجە نەدراوە ئەمە پۆستی پارێزگای هەڵەبجە ڕەبدووە بەو ڕێکەوتنەی کە لە ئاسی لە ڕێکەوتنەکەی سلێمانی ئەنجام درا کە سەرجەم حیزب لایەنە سیاسیەکان تیا بەشدار بوون ئەوەی کە ڕەبتە بە ینی ئەمەش بە هەڵە ڕۆشتووە ینی شتی کە هەیە کە پێویستە ڕاست بکرێتەوە بە هەڵە ڕۆشتووە کە ئەم مەسەلەی قایمقامی هەڵەبجە و پارێزگاری هەڵەبجەوانە ڕەبتی نەبووە بۆ ڕێکەوتنانی کە لە هەڵەبجەیە کراوە ئەوەی کە لە هەڵەبجەیە کراوە قامی نوێی هەڵەبجەش پەیوەندی بە ڕێکەوتنی سیاسیەکان نیە نەخێر پەیوەندی بۆ ڕێکەوتنەوە هەبوو کە لە سلێمانی ئەنجامدرا هیچ ڕەبتێکی بە کاک بەهادینیش خۆی یەکێک بۆ لەو بەڕێزانی کە بەشدار بوو لە کۆبوونەوەکانە قایمقام و پارێزگار و دووجێگرەکەی هیچ ڕەبتێکیان بە ئەنجومەنی بە ڕێکەوتنەکەی پارێزگای هەڵەبجەوە نەبووە ئەوانە ئەو پۆستانە لە ڕێکوتنەکەی سلێمانی یەکلایی کراونەتەوە براوەتەوە ئەوەی کە ماوەتەوە ینی ڕێکوتنی لەسەر بکری لە هەڵەبجەیە تەنها ئەنجومەنی محافەزە بووە بەڕێوەبەراتی گشتەکان هەبوون پۆستە ئەمنیەکان هەبوون ئەو بەڕێوەبەراتیانە بوون کە لەناو دیوانی محافەزە هەبوون ینی ئەمە بە هەڵەت تا ئێستا ڕۆشتووە مەسەلەی قایمقامی هەڵەبجە بەستنەوە بە ڕێکوتنەکانی هەڵەبجەوە شتێکی هەڵەیە و ڕاست نییە هیچ پرسێک بە لایەنە سیاسیەکانی هەڵەبجە نەکرا لە دانانی قایمقامی نوێ لایەن سیاسیەکانی هەڵەبجە خۆ بەدرنین لایەن سیاسیەکانی هەڵەبجە ئەو لایەنان کە لە سلێمانی و لە هەموو کوردستان ینی ئەمە زۆر باش دەگەرم وڵای بەزکاک بەهادی بەڕێزشتان بەخێر بن دەمەوێت ڕای ئێوەش بزانم وەکو کۆمەڵی ئیسلامی لەسەر دواکەوتنی پێکێنانی حکوومەتی خۆجەی هەڵەبجە و سەبارەت بە دواکەوتنی ئەنجومەنەکەش. بەڵێ سوپاس هەنایخوای گەورە وەڵام من دەستخۆشی لە برای بەڕێزم کاک جیاد و لێرەشۆ سڵاو ڕێزم بۆ بەڕێز کاک عەلی عوسمان هەیە لە هەڵەبجە و لێرەوە بە گرنگی دەزانم سڵاو ڕێزم بۆ بینەرانی بەڕێزی پەیام بنێرم و سوپاس بۆ ئەو کاتی کە بە ئێمەی دەدەن سەبارەت بە جوابی پرسیارەکەی جەنابەت ئێمە طبعاً پێکاتەی پارێزگای هەڵەبجە بەداخەوە هەر لە سەرەتاوە بە جۆرێک بوو کە لە ئاست تمۆحی خەڵکی هەڵەبجە نەبوو بە لایەنە سیاسیەکانیشەوە ئەوەی کە جەنابەت ئیشارە پێدا و کاک جیادیش ئیشارەی پێدا هەندێکی ئەوەیە کە تەشکیلەی ئیدارەی هەڵەبجە بەشێکی زۆری لە دەرەوەی هەڵەبجە یعنی فەرز کرا بەسەر لایەنە سیاسیەکانی هەڵەبجە کە بەدەربوو لە ئیرادەی لایەنە سیاسیەکانی هەڵەبجە ڕێکەوتنێک لە سلێمانیوە کرا ئەو پۆستانە زۆرێکی لە پارێزگار لە دووجێگرەکەی لە قایمقامی مەرکەز و سەرۆکی ئەنجومەن و ئەوانە هەموو ڕێکەوتنێک بوو کە لە دەرەوەی ئیرادەی لایەنە سیاسیەکانی هەڵەبجە کرا و نەتیجەکەشی بە ئێستا گەیشت. زۆر باش سەبارەت بە دواکەوتنەکەی هۆکارەکەی دەگرێتەوە بۆ لایەنە سیاسیەکان یا هۆکارەکەی بۆ حکوومەت دەگەڕێتەوە مەقسەد ئەنجومەنەکەیە ئەنجومەن و حکوومەتی خۆجەی بەڵێ وڵا بەوەی کە ئەنجومەنەکەیە من بێمە سەری جارێ بەڵێ ئەنجومەنەکە بە تەئکید پەیوەندی بە لایەنە سیاسیەکانی هەڵەبجەوە هەیە بەڵام بۆ دوانەکەوتووە بەڵبەت بەشێکی ئەو بەشەشی کە پەیوەندی بە لایەنە سیاسیەکانەوە هەیە دیارە ئێمە لە 23/9 2015 لایەنە سیاسیەکانی هەڵەبجە ڕێکەوتنی کراوە بە حزوری جەنابی پارێزگار و هەردوو جێگرەکەی کە ئەوە ڕێکەوتنەکەی لە بەردەستی منە هەیە دواتر دەتوانن نسخەیەکی بدەمە جەنابتان ڕێکەوتنەکە لە 3 خاڵ پێکاتوە خاڵ یەکەمی بەرکەوتەی کورسیەکانی ئەنجومەنە بەپێی ڕێکەوتنی 34 هەر لایەنێک ڕێژەی خۆی بەپێی ئەو
24 کورسیە تەقسیمی هەدەنی هەموو لایەن یەکراوە چەند کورسی بەرکەوتووە ئەوەنەی پێدراوە. خاڵی دووهەمی ڕێکەوتنەکە دەڵێ پێگە ئیداریەکان دواتر لەسەر بنەمای بەرکەوتەی دەنگ یەکلایی بکرێتەوە. خاڵی سێهەمی دروستکردنی لیژنەیەکی تایبەتە لە ئەو حیزبانی کە لە پێکاتی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەدا هەن و لیژنەیەک دروستکەن تا دەی 2015 کۆتایی بە کارەکانی هێنابێ واتە بۆ جێبەجێکردنی خاڵی دوو کە یەکلایکردنەوە یەکە ئیداریەکانە. بەڵام بەداخەوە لە 23 نۆ هەتا ئێستا کە ئێمە جارێکی تر لە نۆی سی 2016 جارێکی تر دیسانەوە لایەنە سیاسەکانی پارێزگای هەڵەبجە دیسانەوە بە حزوری جەنابی پارێزگار لە دیوانی پارێزگا کۆبوونەوەیکی ترمان کرد. جارێکی تر تەکید کرایەوە لەسەر ئەوەی کە دەبێ ئەو ڕێکەوتنەوە خۆی جێبەجێ بکرێ بەڵام نەکرا. تا ئێستا بەڕێوەبەر و یەکە ئیدە بەڕێوەبەرایەتیەکان و یەکە ئیداریەکانی پارێزگای هەڵەبجە لایەنە سیاسەکان بەرکەوتەی خۆیان نازانن تا کاندیدی بۆ دیاریکەن و ئەو ڕێکەوتنە کە بە یەک پاکێج کراوە بە یەک پاکێج جێبەجێ بکرێ. یعنی گرفتی سەرەکی سەرپێنەکەوتنی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دەگەڕێتەوە بۆ. بەڵێ ئێوە کۆمەڵی ئیسلامی کاندیدەکانی خۆتان دیاری کردووە؟ ئێمە کاندیدەکانی ئەنجومەنی خۆمانمان دیاری کردووە. بەڵێ ئێمە 3 کەسمان بەرکەوتووە. کێنەوانەی کە دیاریتان کردو؟ ئەوانەی کە دیاریمان کردو ئێمە هاتوین لەسەر دیارە نوێنەرێکمان بۆ هەڵەبجە داناوە کە بەڕێز مامۆستا تۆفیق مستەفا لە هەڵبژاردنە دەستنیشان کراوە و نوێنەرێک بۆ سیروان بەڕێز مامۆستا نەوشیروان محەممەد دەستنیشان کراوە و خوشکێکیش بەر ناحیەی خورماڵ کەوتووە و کەورامان کە خوشکێک دادەڕازان ئەبوو بەکرد دەستنیشان کراوە. بەڵێکەوتە کاندیدەکان ئامادەیە؟ بەڵێ کاندیدەکانمان ئامادەیە. کەوتە دەکەم هۆکارەکەی ئێوە پێتان باشە کە هەم دەست بەکاربوونی ئەنجومەنەکە و هەم حکوومەتی خۆجێی بێکەوە بێت؟ ئێمە ئەوە پێباشبوونی ئێمە نییە. ئەگەر بە پێباشبوونی ئێمە بواە وەکو کۆمەڵی ئیسلامی لە هەڵەبجە ڕەنگە ڕایترمان هەبوو. بەڵام ئەوە ڕێکەوتنی کۆمەڵی لایەنی سیاسیە بە حزوری پارێزگار کە دەبێ وابێ. ئەوە ڕێکەوتنێکە کە هەموو لایەنە سیاسەکان بەرپرسی یەکەمی لایەنە سیاسەکان ئیمزایان کردووە بە جەنابی پارێزگار و هەردوو جێگرە بەڕێزەکەیوە کە لە بەردەستی منایە. ئەوە لەو ڕێکەوتنە ئەوە کراوەتە یعنی ڕێکەوتنێک ئیمزای لەسەر کراوە کە دەبێ بەو شێوەیە جێبەجێ بکرێت. بەڵێ سوپاس دەکەمەوە لای بەڕێزتە نەگەر کاک عەلی لەگەڵمان ئامادە بێت. کاک عەلی سڵاو لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت ڕای بەڕێزیشت بزانین سەبارەت بە دواکەوتنی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە. دواتر قسە لەسەرەوە دەکەین کە ئێوە وەکو ستافی پارێزگای هەڵەبجە چیتان بۆ خەڵکی هەڵەبجە کردووە؟ بەڵێ شەوتان باش، شەوی بەڕێز و بینەرانیش باش و سڵاو ڕێزم بۆ کاک بادین و کاک جیاد هەیە کە لە ستۆدیۆ لای جەنابەت ئامادەن. بەڵێ لە ڕاستیە ئێمە لە پارێزگای هەڵەبجە لە سەرەتای دروستبوونی دەست بەکاربوونمان جەنابی پارێزگار و ئێمە شەروک و دوو جێگەری لەگە کاک شێخکاوە ئێمە لە سەرەتایە لایەنە سیاسیەکان تەکلیفیان کرد کە بە حوکمی ئەوەی کە یەکەمین دەسەڵاتی تەنفیزی باڵای ناوچەکەین و تازە پێکاتوین بتوانین ناوەنگیریە بکەین لە نێوان هەموو لایەنە سیاسیەکانە بۆ دروستکردنی ئەنجومەنی پارێزگا و یەکە ئیداریەکانی کە دوایە بە چ پێوەرێک لایەنە سیاسیەکان ڕێیەکەون. لە ڕاستی ئەمە بەداخەوە لە دوای 2 کۆبوون و 3 کۆبوونەوە کە ئەنجامماننا هیچ ئەنجامێکی نەبوو. تەناو لایەنانی کە ناوەکانیان پێشکەش کردووە ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی یەکگرتووی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی و لەگەڵ لیستی هاوپەیمانی کە بەرکەوتەی حیزبی شوعیە لەگەڵ کۆتایی کاکەیەکانە بەدەستمان گەیشتووە. بەڵێ ئەوەی کە بەدەستمان نەگەیشتووە لە دیوانی پارێزگا ناوەکان کۆمەڵی ئیسلامی کاندیدەکانیان تا ئێستا ڕادەست نەکردەوە. بەڵام جێگەی دڵخۆشی کە ئیسا کاک بادین ناوی کاندیدەکانی ئاشکرا کردەوە بۆ ئێمە چاوەڕێیەکەین کە بگاتە دەستمان و برادرانی بزوتنەوەی گۆڕانیش تا ئێستا یەکلایی ناوەکانیان نەکردوێتەوە و پارتی دیموکراتی کوردستانیش ئەکرێ بڵێن لەم مەرحەلەیە جیاوازیان هەیە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی. جیاوازەکە چییە کاک عەلی؟ ئەو جیاوازی پارتیەکی چییە؟ لە سەردانێکمانە بۆ لقی 12 پارتی دیموکراتی کوردستان ئێمە زۆر باسی ئەوەمان کرد کە زۆر زەرورە هەموو لایەنە سیاسەکان سیاسەتی چەپە گۆڵەکە پەیڕەو بکەین و بە هەموومانە بتوانین خزمەتی هەڵەبجە بکەین و هەموومان جوانین چ لە ئەنجومەنی پارێزگا بێ لە حکوومەتی خۆجێیە. بەڵام ئەوان پێیان ڕاگەیاندین بەشداری دەسەڵاتی تەنفیزی ناکەن و بۆ ئەنجومەنەکەیش ئەوان لە سەرەتادا لایەنە سیاسەکان بۆ مەبدەئی تەوافق قسەیان کرد. بەڵام دواتر
زۆربەی زۆری لایەنە سیاسەکان دەتوانن بڵێم جگە پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئیستحقاقی انتخابی 34 کە ئاخر انتخاباتە لەسەر ئەوە ڕێکەوتن. پارتی دیموکراتی کوردستان دەڵێ ئێمە لەسەر تەوافقی پێشتر ئەوەکەین، ئێمە بەرکەوتەمان پێی استحقاقی انتخابی 3 کورسیە، بەڵام ئێمە 4 کورسیمانەوێت. دیارە ئەو لایەنە سیاسەکانیش هیچ کەسێ لە لایەنە سیاسەکانیش ناتوانێت کورسی خۆی با بە پارتی دیموکراتی کوردستان. ئەوە فەرقەکەی بینی بزوتنەوەی گۆڕانی ئیسلامی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. زۆر باشە کاک عەلی سەبارەت بۆی کە ئەو وادەی کە دانراوە بۆ تەسلیمکردن بۆی پارتە سیاسیەکان کاندیدی خۆیان پێشکەش بکەن لەلایەن پارێزگار و ستافی پارێزگارەوە، چەندەوەکەی ئێوە ئەو ناوانەی ئایا ڕەوانە کراون، ئێوە ڕەوانەی وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیرانیان دەکەن؟ ئێمە وەکو ئاماژەم پێ ئێمە دەوری ناوەنگیریمان کردووە لەو بابەتەیە و هیوادارم کە لایەنە سیاسیەکان لە خەمی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجایە بن بۆ ئەوەی کە ئەو ئەنجومەنیش تەشکیل بکرێ وەکو چۆن پارێزگا تەشکیل کراوە. من بە بینەران و بە جەنابیشتان ڕاگەێنم دروستکردنی حکوومەتی خۆجەیی چ بە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەوە بێ چ بە دەسەڵاتی تەنفیزیەکەەوە کە بێ ئیسا ئێمە ممەسیلی تەمسیلی ئەەکەین. ئەمە هەڵەبجە بە ساڵ و 2 ساڵ نابێتە پارێزگایە کە ئێمە تموحی ئەوەمانە بێ کە وەک سلێمانی وەکو هەولێر وەکو دۆک لە ساڵی 68 تا کە بۆتە پارێزگا ینی لەم ساڵانەی ئەخیرا توانی کە بێتە پارێزگایە کە لەسەر پێکانی خۆی بوەسێ. لەبەرەوە ئێمە بۆ خۆمان تموحمان زیاترە، ینی ئەوڵین کە لە فترێکی کەمە ئەو ڕێکارە یاساوی ئیداریانی کە لە بەردەمانە هەیە هەم بیڕەوێنینەوە هەم بتوانین بیخێنە سەرسکە. لەبەرەوە من پێم وایە کە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە زۆر زەرورە لایەنە سیاسیەکان لەبەر خاتری هەڵەبجە و لەبەر خاتری خوێنی شەیدانی هەڵەبجە بکەونە ڕێکەوتنێک بۆی کە ئەم کاری ئێمە ژێکلایی بێتوێ. ئێمە لە ڕاستیە حەفەی مانگماندا نابوو بە دواوادە بۆ ئەو لایەنە سیاسیانەمان ناردبوو کە ئێمە ناوەکان ئامادەکەین و ئاراستی وەزارەتی ناوخۆیەکەین. ئەمڕۆ ئامادەکاری بۆ کرابوو و ماوەتۆ سەرەوەی کە جەنابی پارێزگاری ئیمزای بکە. بەڵێ کەواتایەوە ئەگەر لایەنە سیاسەکانی دیکەش ناوەکان نەنێرنەوە ئەو هێزە سیاسانەی کە ناوەکانیان پێشکەش کردووە ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانیان دەکەن بەبێ و هێزە سیاسانەی تر دەتوانرێت ئەنجومەنی پارێزگا پێک بهێنرێت و نیسابی یاسایی تاوا بکرێت. لە ڕاستیا بۆەوەی کە ئەم کارە زووتر جێبەجێکرێ بە بڕوای من ینی ئەمە بڕوای منە من وا دەڵێم کە ئەم بابەتە زیاتر لە سەرکردایەتی سیاسی لایەنە سیاسیەکان چارەسەر بکرێ باشترە و دیارە کە هەنێشتی ناوخۆیی هەیە خۆ ئەنێ بارودۆخی سیاسی هەیە بکە هەم کوردستان و ئەم پارێزگاکەی ئێمەشی لێ بە دوور نییە ئەو بابەتە لە ئاستێکی باڵایە چارەسەر بکرێ باشترە بێت. بەڵێ کەواتە ئێوە تۆ بەڕوونی وەڵامت نەدامەتەوە ئەگەر ئەو هێزە سیاسەنای تر ناوەکانی نەنێرن ئێوە و ناوانەی دیکە بەرز دەکەنەوە بۆ وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیران؟ ئێمە دواوادە حەفەی مانگ بووە ئەمڕۆ بەهۆی سەردانێکمانەوە بۆ ناحی بەمۆ نەماتوانی کە لە پارێزگا ئامادە بین و سبەینێ ئێمە دوای گفتوگۆکردن و ڕاوێژکردن لەسەر ئەو بابەتە هەموو بوعدە یاسایی و قانونیەکانی لێکەینەوە ئەگەر کرانی سابی قانونی تەواو کرد بۆ ئەوەی کە ئێمە بتوانین دوای ڕاوێژکردن بە سەروی خۆمان و ئەنجومەنی وەزیران و کاتە ناوەکان بەڵێ ئێمە بەڵێ زۆر باشە بەڵام باز دەکرێت کە هۆکاری جێبەجێنەکردنی ڕێکەوتی لایەنە سیاسەکان ئایا تەنیا پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوەی ئەوەی کە باز دۆکەندێک لایەنی سیاسی داوا دەکەن کە هەم پێکێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵابجە و هەم ئەوەش کە بەڕێوەبەرایەتە گشتیەکان دابەژوکرێن بەسەر لایەنەکان بەپێی هەڵبژاردننی 34 2014 بەیەکەوە بکرێنی ئێستا ئیشکال چییە بۆ ئەوانە بەیەکەوە ناکرێن یەکێتی ئامادەنی ئەو پۆستانە تەسلیم کات؟ یەکێتی نیشتیمانی کوردستان من ناتوانم وەکو لایەنە بە ناویانەوە قسە بکەم چکە من بە حکم بە سیفەیەکی ئیداری لێرەم بەڵام ئەو بابەتەی کە کاکبادی وروژانی لە ڕاستی ئەمەیە من بە دۆکۆمنت و بە بەڵگەوە بیخەمە سەر شاشە بۆتان ئەوە ڕێکەوتنەکەی کە لە دیوانی پارێزگا کراوە ئەو بابەتەی کە دانراوە کە بە یەک پاکێج بە ڕێبەرایەتە گشتیەکان لەگەڵ ئەنجومە نابێت ئەوە ئیشتیهادێکی تەسەورەکەم ئیشتیهادێکی شەخسی یا ئیشتیهادێکی سیاسی بێ لە ناو بابەتە ئەجنا بەڕوونی
دیاری کراوە بابەتی یەکەمەڵە دابشکردنی کورسەکانی ئەنجومەنی پارێزگا بەم شێوەی خوارەوە بێ دیاری کراوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگرێتەوە تا کۆتایی کاکەیەکانیەت کە بەپێی استحقاقی انتخابی چەنە خاڵی دوو ئەڵێ پێکە ئیداریەکان دواتر لەسەر بنەمای بەرکەوتەی دەنگ دابەش دەکرێت لە نزیکترین کاتدا دوای لە قەوسێکە لیژنەیەکی بۆ دروست دەکرێت لەلایەنە سیاسیەکانی ناو پێکاتی ئەنجومەنی پارێزگا کەواتە بەڕوونی ئاماژەی پێیاوە کە لە خاڵی سیاڵێت تا بەرواری دەی 2015 ناوی ئەندامانی ئەنجومەن لەلایەن لایەنە سیاسیەکانەوە دەدرێتە دیوانی پارێزگای هەڵەبجە و لیژنەکە کۆتاییێنانە بە پۆستە ئیدارەکان کارەکانی تەواو ینی کردوی بە دوو فەقەرەی بەوازەحی فەقەرەیەکیان باسیەوە کە ئەدا ئەندامانی ئەنجومەنی پارێزگا دەستنیشان نەکرێ و دواتر لیژنەیەک لە ناو لیستاوە بەشەکانی ناو ئەندامانی ئەنجومەنی پارێزگایە ئەوان لیژنەیەکیان لێ دروستەکەن ناو لایەنە سیاسیەکانە اینجا ئیداریاتەکان تەوزیع ئەکرێ بە پێی پشکەی ئینتیخابێکە. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێنەوە لای بەڕێزت کاک جیاد بگەنەوە لای بەڕێز سەباردەیە وەکو بزوتنەوەی گۆڕان ئێوە تا ئێستا تەنانەت ناوی کاندیدەکانشتان ئامادە نییە بۆی کە پێشکەشی بکەن؟ ئێمە ناوی کاندیدەکانمان ڕەبتە بە ئەو ڕێکەوتنەوەی ئەو ڕێکەوتنی کە ئەنجام درراوە لە دیوانی مەحافەزەی هەڵەبجەیە و ئێمە بۆ ڕاستکردنەوەیش بۆ هەوڕێی بەڕێز کاک عەلی ڕێکەوتنەکە خۆی یەک پاکێجە نەگەوەی کە من بێم بە دابەشیکەم ئەم خاڵی ئەمڕۆ جێبەجێ بکری ئەوەی کەی ساڵی کە زەمان چییە مەسەلەن ئەنجومەنەکە بێگات یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا خاوەنی زۆرترین هەموو نەک زۆرترین هەموو پۆستەکانی ناو پارێزگای هەڵەبجەیە زەمان چییە سازش بکات لەسەر بەخشنی بەڕێوەبەرەتی گشتەکان ئەگەر ئەوان ینی لە ئاست ئەو خەما بن کە بۆ پارێزگای هەڵەبجە ینی خۆیان ئیدعایەوە کەن خەمخۆری ئەم پارێزگایەن ئەتوانن هەر لە ئێستەوە ینی چەند جار هەموو بادرە کراوە لە چەند جاری لە کۆبوونەوەکانە ئەمەژی پێکراوە کە ئەو بەڕێوەبەرەتیەکەن کە ئێستا لای یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەگەر تا ئەو کاتش کە ئەبن بە بەڕێوەبەرەتی گشتی کەسانێک کە نوێنەری کاندیدەکان مەسەلەن زوتنەوەی گۆڕان فڵان بەڕێوەبەرەتی وەرگرتووە ئەکرێن نوێنەری خۆی بۆ دیاری کاتا و کاتێکەوە بەڕێوەبەرەتی گشتی یان کە بوشە بە بەڕێوەبەرەتی گشتی بە وەکالەت بدرێ بەوان ئەو لایەنانی کە بەپێی استحقاقی خۆیان پێیاندراوە بەڵام تا ئێستا ئەوان ئامادە نین بێتن بە هەر بیانی هەبێ نازانم بەڵام ئەوەی کە ڕەبتە بە بزوتنەوەی گۆڕانەوە تا ئێستا ڕێی بزوتنەوەی گۆڕان وایە کە ئەمە یەک پاکێجە ئەگەر زانرا ئێمە ڕێگرێ بین ئێمە ڕێگر نابین لە مەسەلەکە ئەگەر زانرا هەموو ئیجماعێکەیە خۆمان لە ئیجماع لا نایەن وەکوێنێ لایەن کە خۆیان جاکردوێتەوە لەو ئیجماعی کە کێ خۆی جاکردو لەو ئیجماع دیارە ڕوونە ئەو لایەنە دیارن کە ڕوونە با بینەرانیش بزانن ڕوونە بینەرانی دەزانن تێگەن ئێمە خۆمان لە ئیجماع ئێمە خۆمان لە ئیجماع لا نادەین ڕوونە کە موقیفی ئێمە چۆنە ئێمە مزاحی ئەو پارێزگایین چونکە ئێمە خاوەنی هێزی دووەمی لەو پارێزگایە بەڵام ئەو ڕێکەوتنەش کە کراوە خۆمان بە مزاحیە زاین بەڵام لەبەر پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی لەبەرەوەی کە پێکدادان مەسەرن ڕوونەیە و کەواتە ئێستا ئێوە کە بەشداری ئێستا کاندیدەکانتان پێشکەش نەکردووە ئێوە مەترسیەوەتان هەیە مەسەلەن ئەگەر بە پاکێجێک نەبێت دوای پۆستەکان تەسلیم نەکرێن وەکو ئاماژەم پێکرد تا ئێستا تا ئەم لەحزەیە قەرار وایە هەمووی وەک بە یەک پاکێج بکرێن ئەنجومەنی محافەزە لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتەکان یەک پاکێج لای ئێمە ئەگەر زانرا ئێمە ڕێگری لە پێگەنانی ئەنجومەنەکە لە چەند ڕۆژی داهاتووە ناوی کاندیدەکان ئاراستەی محافەزەیە بەڵێ کەواتە هەردوو ئێوەتانە دوو پاکێجەکە بە یەکەوە تەسلیم بڵێ ئێمە تا ئێستا قەرارمان وایە ئەگەر زانرا ئێمە وەکوتم لە ئیجماع لا ناین ئەگەر زانرا مەساڵیحی خەڵکی هەڵەبجە واخوازی ئێمە ناوەکان تەسلیم بکەین لە بەیانی و دوو بەیانی زووتر ئێمە ناوەکان تەسلیم بۆچی دوای سی کۆبوونەوە لایەنەکان نەیانتوانیوە لەسەرەوە ڕێکەوەن کە لە کاتێکە ئێوە ڕێکەوتنان واژۆ کردووە کە دوو پاکێجەکە بێکەوت ینی جێبەجێ بکرێت جۆرە لە ئەم سیستەمی حکومڕانیە ئەم دوو هێزە دەسەڵاتداری کە لە هەرێما هەن ینی پێیان قورسە مەبدەئی دەسەڵاتدەستکردنی دەسەڵاتیان پێ قورسە مەبدەئی شەراکەتیان پێ قورسە تا ئێستا خۆیان بە خاوەنی هەموو پۆست و ئاو خاک و ڕابردوو داهاتووی ئەم وڵاتە ئەزانن تا ئێستا پێیان قورسە قبولکەن کە هێزێکی لەم وڵاتەیە هێزی دووەمە هێزێکی لەم وڵاتەیە هێزی سێەمە خاوەنی ڕێز لە دەنگدانی خەڵک بگرن ڕێز لە مافی خەڵک بگرن ئەمە ئەسڵی کێشەکەیە کە ئەوانە نایەنە پێشەوە تەنازول بکەن ئێمە وەکو خۆمان تەنازولمان کردووە ئەو پۆستانی کە بە بزنەوەی گۆڕان درراوە بەلایەنەکانی تر درراوە لە ئاست ئەو گەورەی ئەو ژمارەی دەنگدەرەکان نییە بەڵام ئێوە 5 کورسیتان پێدراوە لە ئەنجومەنی پارێزگەکە کە 25 کورسی مافی خۆمانە مافی خۆمان بەخشینە ئەمە
بەخشیش نیە ئەمە مافی خۆمانە بەڵام غەرزتان لێ نەکراوە لێوە غەدمان لێ نەکراوە بەڵام ئەگەر ئێمە وەکو ئەو مەقولەیە کە هەیە ئەگەر پێویستکە ئەگەر هەنێ مەبادئ لێک نهێنەوە تا بریشکە ڕەشە ڕۆین تا کارگوزاری قوتابخانەیە کە ڕۆین لەگەڵیان بەڵام دیارە ئێمە تەفاوتمان بۆ بەرامبەرەکەمان هەیە کە پێیان قبوڵ نییە ئەم شتیان پێ قبوڵ نییە پێیان هەزم ناکرێت بەڵام بۆچی ئێوە وەکو بستنەوەی گۆڕان کە پێشتر مەسەرەن بێکەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی گفتوگۆتان لەگەڵ لایەنە سیاسیەکان دەکە ئێستا ئێوە مەسەرەن وەکو لایەنێکی تر مەسەرەن وتوێژ لەگەڵ یەکێتی دەکەن کە ئێوە ڕێکەوتنان نەبوو بێکەوە وتوێشتان لەگەڵ سلێمانی ڕێکەوتن نەبووە بۆ ئەوانی کە مبادرەمان کردووە بۆ ڕێکەوتن دەرگامان ئاوەڵا بووە چەند جار لە ڕێگەی مەکۆی هەڵەبجەوە مەسەرەن لەناو مەکۆی هەڵەبجە لیژنێکی ئەو بەشتان پێک نەهێنا بۆ وەکو یەکێتی و گۆڕان لە هەڵەبجە بۆ ئەوەی کە لەگەڵ لایەن سیاسیەکان ئەوە لەسەر ئەساسی ئەوە بۆ ئێمە زۆرترین دەمون پێکەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام هەو کارەکەی چی کە ئێستا ئێوە وەکو مەسەرەن لایەنەکانی تر گلەیتان هەیە ئێوە خاوەنی ئێمە هەر نزیک بوونەوەشمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو ئەساس و مەبدەئە بووە کە بتوانین پێکەوە هەمومان پێکەوە هەوڵ بین بۆ پێگەێنانی ئیدارەیەکی تۆکمە و پارێزگایەکی نمونەیی لە هەرێمی کوردستانە بەڵام وەکو بزوتنەوەی گۆڕان ئێمە چیمان بەدەستە خەڵک ئێمە تاوانبارکە بەچی ئێمە محافزێکمان بەدەستە لە قەیرانێکی دارایی گەورەیە دەسەڵاتی تاوی هەیە ئەویان نەکرێت لە خۆیان پرسیار بکەن بەنامەی تایبەتی بۆ تەرخانکردن و پرسیاری لێ بکەن بەڵام ئەوەی کە من ینی ئەوەی کە خەڵک تێبینیەکە یان شتەکان دیارن لە قەیرانێکی دارایی گەورەیە لەگەڵەوە خۆم هەیە لە کارەکانی پارێزگا ئەگەدار نیم لە کاعلی نزیکترە لەوانەوە زۆر باشە دەست خۆڵ کاک بەهادین سەبارەت بەوەی کە بەپێی ڕێکەوتنە بەڕێوەبەرایەتە گشتەکان چۆن دابەشکراون ئێوە وەکو لیستی خزمەت کرد لە کۆمەڵ و یەکگرتو پێکاتوە بەپێی ڕێکەوتنەکە دەبووە چیتان پێ بدرێت وەڵام من بەردەوەی وەڵامی ئەو پرسیاری جەناب دەدەمەوە من ئەگەر مەجالم دەیت بەڵزەی بچووک لەسەر فەرمایشتنی کاگعالی هەیە وەڵام من سەرەتا دەمەوێت لێرەوە زۆر سپاسی بەڕێز کاک عەبدوڵڵا و هەردوو جێگرە بەڕێزەکەی بکەم کاگعالی و کاک شێخاوە کە ماندوونە ناسانە ئیشیان کردووە لە هەڵەبجا و جێگەی تەقدیری ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی گشت لایەنە سیاسیەکان ئەمە وەکو جوهدی شەخسی خۆیان بەڵام من پێم خۆشە ئەو ڕێکەوتنەی کە کاک عەلی خوێندیەوە هەر ئەو ڕێکەوتنەش من لە بەردەستمایە دەیخوێنمەوە هەر ئەو خاڵە کە جەنابی خوێندیەوە دواتریش بە کتابێکی پارێزگا کە ئیمزای بەڕێز کاک شێخکاوەی بەسەرەوە وەکو پارێزگا نردوێتی بۆ ئێمە ئەو خاڵ کتابشتان بۆ خوێنمەوە دەڵێ خاڵی سێهەم پێگە ئیداریەکان دواتر لەسەر بنەمای بەرکەوتەی دەنگ دابەش بکرێت لە نزیکترین کاتدا لیژنەیەکی بۆ دروست بکرێت لە لایەنە سیاسیەکانی ناو پێکاتی ئەنجومەنی پارێزگا خاڵی سێڵێکی تا بەرواری دەیدا ناوی ئەندامانی ئەنجومەن لەلایەن لایەنە سیاسیەکانەوە دەدرێتە دیوانی پارێزگای هەڵەبجە و لیژنەی کۆتاییهێنان بە پۆستە ئیداریەکان کارەکانی تەواو دەکەن ئەمە ئەو ڕێخاڵ ئەو ڕێکەوتنی کە جەنابی کاگعالی خوێندی ئەو خاڵە ئەمەش کتابێکی پارێزگارە کە لە یەکیدا بە ئیمزای بەڕێز کاک شێخکاوە بە وەکالەت پارێزگاری هەڵەبجە بۆ ئێمەی نردووە دەڵێکی حەزەکەم کاگعالی دڵی لای ئەمە بێ بەڕێز سەرجەم لایەنە سیاسیەکان بابەت پێگە ئیداریەکان هەڵبەت لە ڕۆژی سینۆ کتابێکی تر هاتووە پێش ئەم کتابە بۆ بەڕێز سەرجەم لایەنە سیاسیەکان بابەت کاندی لە ڕۆژی یەکی دەواتە دوو ڕۆژ دواتر کتابێکی ترمان بۆ هاتووە دەڵێ بابەت پێگە ئیداریەکان بە ئەمەشتان ئەگەر ڕخسەت دەم بۆ بخوێنمەوە دوا بە دوای نووسراومان ژمارە 809 لە سینۆی 2015 ئاماژەی بەڕێستان دەکەین بۆ بڕگەی 2-3 لە کۆنووسی ڕۆژی 23 نۆی ئامادەکراو لە دیوانی پارێزگای هەڵەبجە بفەرمونون بە ئاگادارکردنمان لە ئەنجامی هەردوو بڕگەی سەرەوە لەو ماوەی تێدا دیاری کراوە ئەو ماوەکەیە دەیدەیە یعنی بەپێی ئەم کتابەی پارێزگا کە ئیمزای کاک شێخکاوەی لەسرە بە وەکالەت وەکو پارێزگای هەڵەبجە بۆ ئێمەی ناردووە من حەزەکەم دواتر کاگعالی ئەم کتابە لە ڕۆشتووی محافەزە دەربێنێ سەیریکە پیاوێکی قانونیە خۆی دەزانێت ئەو کتابە یعنی چی و ئەو مۆعیدەکەیە دیاری کراوە سەبارەت بۆ پۆستانی کە سەبارەت بۆ پۆستانی ئێمە بۆمان دیاری کراوە ئێمە ئەمە ڕێکەوتنێکە کردومانە ئەمە ڕێکەوتنێکە کە لە بەردەستمایە دیسانەوە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی برادرانی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی لەسەر ئاستی کەسی یەکەم لە 6/12 ئەم ڕێکەوتنەوەمان ئیمزا کردووە برادرانی یەکێتیشی چلاریەکیان لەم ڕێکەوتنە نیە بەرکەوتووە لیستی خزمەت 4 بەڕێوەبەرایەتی بەردەکەوێت ناوی بەڕێوەبەرایەتیەکانیش بەڕێوەبەرایەتی ڕێگەوبان بەڕێوەبەرایەتی ئەوقاف بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار لەگەڵ دەستەی وەبەرهێنان ئەیلایەنەکانی ترچیان بۆ دانرا لایەنەکانی تر هەر یەکێک بە پێی بەرکەوتەی خۆی ئەوەی یەکێتی نیشتیمانی بەڕێوەبەرایەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی لەگەڵ
وابزانم بەڕێوەبەرایەتی شەهیدانیشە ئەو سیانە بزوتنەوەی گۆڕان بەڕێوەبەرایەتی کارەبا بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ لەگەڵ سەرۆکایەتی شارەوانیەکان یەکگرتووی ئیسلامی دیارە ئێمە وەکو لیستی خزمەت ئەو چوار بەڕێوەبەرایەتیمان بەرکەوتووە دواتر لە نێو خۆمانە بەشمان کردووە کەواتە ئێمە ئەم ڕێکەوتنەشمان ئیمزا کردووە لە 6/12 بەڵام هەر لە 6/12 دوای ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنە جارێکی تر لایەنە سیاسیەکان لەسەر پێشنیاری یەکێتی نیشتیمانی پێیان باش بوو کە جارێکی تر ئێمە ئەوان مفاتەحەی یەکێتی بکەن بە نوێنەرایەتی هەر چوار لایەنە سیاسیەکە برادرانی یەکێتی چوون قسەیان لەگەڵ لقی 12 کرد لەو بەروارەوە تا ئێستا ئێمە چاوەڕوانی ئەوەین ئێستا ئەم ڕێکەوتنە کراوە لێبووەتەوە بەس ئێمە داوای ئەوە ئەکەین ئیعلانی ئەم ڕێکەوتنە بکرێ بە حزوری جەنابی پارێزگار و هەردوو جێگرەکەی ئیعلان بکرێ دواتر ئەنجومەنەکە تەشکیل بکرێ گرنگ نییە یعنی ئێمە ناڵین ئێستا بەڕێوەبەرایەتی ئەوقاف بدرێ بە ئێمە بەس ئیقرار بکرێت کە ئەو بەڕێوەبەرایەتی هی لیستی خزمەتە ئەوە هی یەکێتی نیشتیمانیە ئەوە هی یەکگرتووی ئیسلامی و هاکەزا دواتر ئەنجومەنەکە با مشکلە نیە با دەست بەکار بێ و بە یاسایی بکە و پاشان ئەو ڕێکەوتنە ئێمە هەر لەو ڕێکەوتنە شاتایەتی کە کۆمەڵی بەڕێوەبەرایەتی لە نێو دیوانی پارێزگا هەیە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێز پارێزگاری هەڵەبجە و هەردوو جێگرە بەڕێزەکەی دیسانەوە ئەوش تەوزیعات بکرێت بەسەر لایەنەکانە کۆمەڵی بەڕێوەبەرایەتیە کە لە نێو دیوانی پارێزگا هەیە ئەوەش قسەی لێکراوە بەڵام نەگەشتوینەتە خاڵی کۆتاییەوە هێشتومانەتەوە بۆ ئەوەی کە لەگەڵ پارێزگار و جێگرەکانی لایەنە سیاسیەکان مناقەشەی بکەن مەقسەدمیانی ئێمە ئەوەمان کۆتایی پێهێناوە بۆیە من لێرەوە داوا لە هەموو ئەو کەسانە ئەەکەم کە خاوەنی ئەوەن هەموو ئەو لایەنە سیاسیانە لە هەڵەبجە بابین بجارێکی تر من لێرەوە داوا لە جەنابی پارێزگار و کاگعلی و کاکشێخاوەشەکەم کە جارێکی تر ئەو ڕێکەوتنەکە کراوە ئیعلان بکرێ بۆی ئەنجومەنەکەش زوو بەڕاستی بکەوێتە سەر پێی خۆی و داواکاری هەموو لایەکمان ئەوەیە کە ئەو ڕێکەوتنە کە سێ خاڵە کراوە وەک خۆی جێبەجێ بکرێ لەبەر حورمەتی ئیمزای بەرپرسی لایەنەکان لەبەر حورمەتی ئەو ڕێکەوتنانی کە دەکرێت پێویستە ڕێکەوتنەکان سپاس دەکەم دواتر دەگرم بۆ لای ئێوەی بەڕێز ئەگەر بچینەوە لای کاگ علی سەبارەت بە مەسلەی ئێوە وەکو ستافی پارێزگار کە دەست بەکار بوون ئایا تاکو ئێستا ئێوە چیتان بۆ خەڵکی هەڵەبجە کردووە یاخود لەلایەن حکوومەتەوە ڕێگری هەیە بۆ کارەکانی ئێوە؟ بەڵێ وەڵام من پێشوی وەڵامی ئەو پرسیارە بەمە حەزەکەم لەسەر قسەیەکی کاکجیاد و کاکباتین ئەنێشت بڵێم ئێمە خەڵکی هەڵەبجە خەڵکی بریناری هەڵەبجە و کەسوکاری سەربەرزی شەیدان بەڕاستی لە ئاستێکی بەرزە ئەڕوانێتە وتەکانی ئێمە وە قسەکانی ئێمە هیوادارم کە لەوەی کە لە باسی لەکەدارکردنی لایەنێکی سیاسی بە جۆرە لە جۆرەکان خەڵکی کوردستان و خەڵکی ئەڵەبجە و سلێمانی ئەزانن کە لە دوای ئینتیخاباتی 34 بەپێی ئیستیحقاقی ئینتیخاباتی کە هەموو لایەنەکان کورسی و قووەتی خۆیان زانی دواتر لەبەر ئەو بارودۆخە لە ئاستێکی باڵایە بۆ ئاشتی کۆمەڵایەتی نەک بۆەوەی کە بە مزایەدات و کۆمەڵێشت باسی لێ بکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەو ئیتیفاقییان کرد کە لەسەر ئاستی دوو پارێزگایە ئەویان کردووە بە یەک پاکێکیش دابەستن یعنی ئەمە عەقە هەموو کاکجیاد ئەوە بزانێ کە لە ئاستێکی باڵای سیاسیە ئەم بابەتە کراوە و ئێمەش هەر یەکێکمان لە جێگەیەک بین کادیرێکی حیزبەکانی لەو جێگەی ئانادانراوین من ئەوە ئەڵێم چ بۆ کاکجیاد کە جەنابی پارێزگار لە بزوتنەوەی گۆڕانەوە کاکشێکاوەش نوێنەری لیستی خزمەتە قابلەوە بکرێت کە لایەنێکی سیاسی کە ئەگەر مەبەست لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر من منەیەڵم ڕێگری بکەم لە بەردەم کاک عەبدوڵڵا و کاکشێخاوە من حەزەکەم لە فرسەتێکا لە خۆیان بپرسن کە ئێمە بۆ هەڵەبجە یەک تیمین و بۆ یەک دەسەوەکەین ئەوەی لە پارێزگایە ڕوئەیە خەڵکی هەڵەبجە پێم وابێ زۆر دڵی پێخۆشە چکە ئێمە سیاسەتی چەپکە گوڵەکەمان گرتوتە بەر بۆ ڕوونکردنەوە لەسەر مەسەلەی ئیداریات هەنێ لایەنی سیاسی وا دەزانن کە ئەوەی کە لە پارێزگایە بڕیار دراوە کە فەرزی لایەنێکی سیاسیە برادرانی بەڕێز بینەرانی خۆش ئەم بابەتە بەو شێوە نییە کە لەسەری ئەوە بکەین ئێمە پارێزگایەکین دەمانگە کە تەشکیل بووین هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕسمی ینی هاوکارێکی جدیمان نەکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ینی ئێمە گرفتی گەورەمانەیە ئێمە هەتاوەکو ئێستا یەک کەسمان بە عەقد بۆ دانەمەزراوە ئێمە گرفتی وەحدەی حسابیمانەیە ئێمە گرفتی بەڕێوەبەرایەتیە عامەکانمانەیە ئێمە گرفتی بەڕێوەبەرایەتیەکانی تری ناودیوانی پارێزگامانەیە کە تاوەکو ئێستا ینی هەنێ جار بۆ هەیکەلاتی ئیداری پارێزگاکەشەوە ینی وەکو پێویست نایەن بەدەممانەوە ئێمە لایەنە سیاسەکان لەبەری ئەوەی کە بڕکێ لە بینی بەش و حسەی خۆیان نابکەن ینی باتنا
باتمانە لە معاناتەکانی ناو پارێزگایان بڕوانیایە ئێستا و نەوع قسانیان نەکرد لەبەرەوەی ئێمە بەناچاری بۆی کە خەڵکی هەڵەبجە لە ڕووی مادی و معنەوێ بزانێت کە قەزاکەی بۆتە پارێزگا ئێمە هاتین وامان بە باشزانی بۆ ئەوەی هەتاوکو لایەنە سیاسیەکان دانیشن و پشکەکانی خوان یەکلایەکەنەوە ئێمە نەوەسین بە دیارم بەرنامجەوە ئێمە حەقمان نەبێ بەڕێوەبەرەکانی ناو هەڵەبجە سەر بە چه حیزب و لایەنێکن لە هەڵەبجە چەندین بەڕێوەبەرایەتی هەیە کە بنە بەڕێوەبەری گشتی سەر بە حیزبەکەی منیژنی کە یەکێتی نیشتیمانی کوردستانەکە بۆ نمونە بەڕێوەبەرایەتی زراعەکە سەر بە بزوتنەوەی گۆڕانە خۆ نەڕۆشت من حیزبەکەی من فەرزی نەکردو بڵێ وڵا بەبێ کاندیدێکی خۆم ئەوە بکەم یان لە جێگەیەکی تر ئەگەر سەر بە حیزبێکی تر بوو ئێمە هاتوین ئەڵێن ئەمانە با بە وەکالەت ئەم بەڕێوەبەرایەتیە گەشتیانە ببن بەڕێوە بۆ ئەوەی پارێزگاکە بێتە سەر سکەی کارەکارجێریەکانی بۆی خەڵکی هەڵەبجە ئیتر ڕوونەکاتە سلێمانی بۆ کارێکی خۆی ینی چ زەرێکمان کردووە لەوەی کە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بەڕێوەبەرایەتی گشتیە چ زەرێکمان کردووە لەوەی کە بەڕێوەبەرایەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتیە و ناوەکەی تەحویل بووە کە پێشتریش گشتی بووە چ زەرێکمان کردووە لەوەی کە بەڕێوەبەرایەتی هونەر ئێستا گشتیە و ناچینە سلێمانی ئەمە هەموو ئەمانە قازانج و دەستکەوت بوون ینی لە فترەی ئێمە توانیمانە قەناعەت بە وەزیرەکان بکەین ئەم کارەکە من پێم وایە ئێمە ئەگەر بە بیرێکی بەرفراوە ینی بیرێکی گەورە و بە بەرفراوانی لە بابەتەکان نەڕوانین پێم وا بێ ڕەوتی ئیش و کارەکانی ئەنجومەنیش و ئیش و کارە ئیداریەکانیش ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواتر ئەڕوان زۆر باشە کاغالی ینی ئەو گەشتبینەی کە ئێمە هەمانە بەڵێ زۆر باشە سەبارەتەوەی کە بەڕێز وتت تاکو ئێستا حکوومەت هێرێم لەوەتە ئێوە بوون بە پارێزگا تاکو ئێستا بودجەی تایبەتی بۆ تەرخان نەکردوون تاکو ئێستا کەسی بۆ دانەمەزراندون بە سەبارەت بەوەش کە ئێستا هاوڵاتیانی پارێزگای هەڵابجە وەکو پێشتر کە قەزا بوو ینی بۆ ڕایکردنی شوکارەکانیان ڕوو لە پارێزگای سلێمانی دەکەن وەکو ئاماژەم پێ ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە بەڕێوەبەرەکانمان کردو بە بەڕێوەبەری گشتی هیچ پەیوەندیێکیان بە پارێزگای سلێمانیەوە نەماوە بەڵام ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە نەبوونەتە گشتی کۆمەڵی کێشەی یاساییانێ لە مەسەری وەحدەی حسابی ئەویش بارودۆخەیە کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە قەیرانی داراییش بەشێکە لە بەڕاستی لە هۆکارەکان ئێمە دوای ئەوەی کە بەڕێز جەنابی کاقوبات جەگری سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی پارێزگای هەڵەبجەی کرد لە 15 لەوێ پێشنیارمان بۆ کرد کە جەنابی لەگەڵ چەند وەزیرێکی بەڕێز لێژنەی دروستکردنی پارێزگای هەڵەبجەن ینی ڕاست پێراون بۆی کە ئەو کارە هەڵەبجە تەفعیل بکەن بەڵێن ئەوەی پێیان کە لە دوای کۆتایی مانگی چوارە وا بکات لەگەڵمانەدا بنیشێت بۆی کە بتوانین هەڵەبجە بە فعلی بکەین ئەو پارێزگایە چ لە ڕووی بوجەوە چ لە ڕووی ئەوەی کە بەڕێوەبەرایەتی گشتەکان یەکلایی بکرێتەوە لە ڕاستیە من پێم وابێ ئەو لێژنەیەش ئەتوانێت دوجار ئەو لێژنەیە ئەتوانێت کێشەی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە یەکلایی بکاتەوە. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێنە و لای بەڕێزت کاک جیهاد سەبارەت بووی کە حکوومەتیش پێ دوایە وەکو پێویست مامەڵەی لەگەڵ پارێزگای هەڵەبجە نەکرد وەکو پارێزگایەکی نوێی پێراویستەکانی بۆ دابین نەکردووە زۆر وازح و ڕوونە ئەوەی کە ئەبینرێ ئەوەی کە هەستی پێکری ئەوانەی ئەو لە قسەکانی کە عەلیش هەر وا تێگەشتم کە ینی ڕێگری هەڵات تەفسیر نەکرێ ناڵێن ڕێگری بەڵام بەبێ پێویست ئیش لەسەرەوە نەکراوە کە ئەم پارێزگایە بکرێتە پارێزگای نمونەی پێشتریش لە قسەکان ئاماژەم پێکرد گرێ بەناو بەڕێزت کە پێویستە حکوومەت دابینی کە بۆ پارێزگای هەڵەبجە دابین نەکردووە چی هەموو ئەوانەی ئەو مستەلزەماتانەی کە پێویستن بۆ محافظەیەک کە بتوانانی نایبنی محافظە ئەوانە هەمووی زەرورن مەسەرەن پێگەێنانی بەڕێوەبەرایەتی گشتیەکان پێگەێنانی ئەو بەڕێوەبەرایەتێنە کە لە ناو دیوانی محافظایە هەیە ئێستا هەر پێشتری ئاماژە پێکرم زۆربەی ئەو مۆزەفانی کە لەوێن ئێستا بە تەنسیب لێت تا ئێستا یەک مۆزەف بۆم پارێزگایە تعین نەکراوە ئەگەر هەڵە نەبم تا مدەتی لەمە پێشی ژوا بوو خەڵکی بەخۆبەخش لەوێت داوامەکە یعنی ئەمە کارەساتە پێویستە لە ئازە و حکوومەتی هێرێم لە ئازە و قوربانی گەوری هەڵەبجەیە بێت هیچ نەبێت کە نا پارێزگا وا بکە کە خەڵک قەنەعەت بە پارێزگابوونی خەڵکی هەڵەبجە تا ئێستاش بۆ ڕایکردنی شوکارەکانی سەردانی پارێزگای سلێمانی دەکەن طبعاً بۆ هەنێ لە زۆربەی نەک هەنێ زۆربەی ئیشوکارەکانیان تەسەوور وایە سەردانی پارێزگای سلێمانیەکە مەڕ چونکە بەڕێوەبەرایەتی گشتیەکان ئەوانەی کە ئیشی فعلی وەکوچی ئێستا لە هەڵەبجە مەسەلەن چ بەڕێوەبەرایەتێک نەکراوەتە بەڕێوەبەرایەتی گشتیە لە هەڵەبجە چی کراوە
پەروەردە کراوە ینی کۆمەڵێ ئەگەر هەڵە نەبم تەندروستی کراوە ئەمانە هەندێکیان خۆیان پێشتر وا بوون بەڵام زۆربەی بڕێوەبەرەتەکان نەکراون بەداخەوە. بەڵێ کەواتە پێویستە حکوومەت چی بکات بۆی کە هەڵەبجە بکرێتە پارێزگایەکی نمونەی؟ پێش هەموو شتێ ضرورە ینی ئەگەر لە داهاتووش ئەنجومەن پێک بێنرێ ضرورە کە ئیش لەسەرەوە بکرێت لە پرۆژە یاسایی پرۆژەی گشتی بودجەیە پشتی هەڵەبجە دیاری بکرێ ئیش لەسەر لامەرکزیەتی ئەگەر ئەوە خاڵی یەکەم جێبەجێ نەکرا بە هەر بیانیەوەکەەوە بێکرێ ئیش خصوصیەتی بدرێ بە هەڵەبجە لە سیستەمی لامەرکزیەتی داریا ئەو داهاتانەوە خۆیانی کە لە هەڵەبجەیە هەیە مەرزی هەیە پارێزگای هەڵەبجە طبعاً ئەتوانرێ مەرزێکی بەڵام ئەتوانێت گەشەی پێ بدرێ و گەورە بکرێ داهاتە بۆ پارێزگای هەڵەبجە نەخێت تا ئێستا مەرکزیە شتانە هەرچەند ڕسمیش نییە ئەم مەرزە ئەکرێ بیکەنە ڕسمی و لەو ڕێگەی و بتوانرێت داهاتی زیاتر وەدەست بخرێ لە چوارچێوەی سیستەمی لامەرکزی داریا خصوصیەتی بدرێ بە هەڵەبجە بۆ ئەوی کە هیچ بتوانین ئەو مستەلزەماتانی کە پێویستن بۆ محافظەیە جێبەجێ بکری چونکە تەوقعاتی خەڵ لە ئاسی زۆر گەورایە ئەو کاتی کە نەک تەوقعات ینی ضرورە ئەم شتە مادەم ناونا پارێزگابی بە فعلی خەڵک هەست بەوە بکات کە پارێزگایە زۆر باشە. کاک بەهادنەگەر تۆش قسەیەک دەبێت سەبارەت بە ئەوەی ئەو پێراویستە گرنگانە چین کە پێویستە حکوومەت دابینێن کە سەبارەت بە لیستی خزمەتیش ئێوەکو لیستی خزمەت ئەگەر دواتر قسە لەسەرەوە بکەیت لە نێوان کۆمەڵ و یەکگرتوو پۆستەکان چۆن دابەشکراون مەسەرەن ئەگەر بۆن من ئەنجومەنی پارێزگا پێک بێت ئایا سەرۆکی ئەنجومەن بۆ کێیە جێگیر بۆ کێ سکرتێری ئەنجومەن بۆ کێ؟ بەڵێ وڵا بەنسبەت ئەوەی کە چی بۆ هەڵەبجە چی هەیە یاخۆ دەکرێت چی بۆ بکرێ بۆ ئەوی بەرەو پێش بچێ هەڵەبجە خۆشببختانە خۆی شارێکە پێکهاتەکەی وایە کە یعنی هەندێک لە زۆرێک لە مقاوماتی پارێزگای تێدایە بەوەی کە شوێنی گەشتیاری تایە هەم گەشتیاری بە حکمی ئەوەی کە هەڵەبجە شوێنێکی کارەسات باروکی مابارانە بۆتە ینی پایەکی گرنگ بۆ هەڵەبجە بە تەنها ئەوە بەسە بۆ هەڵەبجە کە ڕەمزی مەزڵومیەتی میلەتی کووردە بە تەنها ئەوە بەسە بۆ هەڵەبجە کە 5,000 شەهیدی داوە لە یەک چرکە ساتە ینی ئەوە بکرێتە ئەوە گەورە ئەوە ینی بەقەدەر گەورەی کارەساتەکە ئەوە گەورە بکرێ و بەقەدەر گەورەی کارەساتەکە حەزمی خۆی پێ بدرێت تەسەورەکەم ئەوە بەسە بۆ هەڵەبجە بۆ ئەوی کە هەڵەبجی پارێزگای هەڵەبجە بکاتە پارێزگای نمونەی سەرڕای ئەوەی کە پارێزگای هەڵەبجە دەشتی شارەزووری بەدەمەوەیە کە دەشتێکی بەپیتە هەڵەبجە سنوورە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران کە دەکرێت مەرزی گەورە و ئەوەی تیا بکرێتەوە هەڵەبجە زۆر شتی تری تایە کە دەکرێت بۆ هەڵەبجە بکرێ و دەکرێت بۆ ئێستش بودجەیەکی تایبەتی بۆ هەڵەبجە دیاری بکرێ بەداخەوە جەنابی کاگالی زانێت کە هەڵەبجە دوایەوەی کە کراوەتە پارێزگا شتێکی وای بۆ نەکراوە کە یعنی شتێکی لە ڕووی ئاوەدانی و زیاد کردوێ بۆ هەڵەبجەکەەوە جێگەی داخ و ئەسەفی هەموو لایەکە ڕاستە ئەو نەبوونی و نەداری هاتۆ بەسەر هەرێمی کوردستانە بەڵام دەبێ بە هەموو لایەکە جوهد بکەین هەم بە لایەنە سیاسیەکان و هەم بە خەڵکی هەڵەبجە و بە ئیداری پارێزگاشەوە کە شتێک بکرێ بۆ هەڵەبجە فعلەن ئەوە بێ بەنسبەت لیستی خزمەتەوە ئێمە ڕێکەوتوین ئەو بەڕێوەبەرایەتیانە بەشمان کردو لە ناو خۆمانە کە دوو بەڕێوەبەرایەتی بۆ ئێمە و دوو بەڕێوەبەرایەتیش بۆ برایانی یەکگرتوو و سکرتێری ئەنجومەن ئەگەر بکرێت لە داهاتوە بەری کۆمەڵی ئیسلامیەکەوێ و سەرۆکی لیستیش بەری برایانی یەکگرتووی ئیسلامیەکەوێت لەسەر پۆستەکان ڕێکەوتنەوەی کێشتان لەسەر ئەو پۆستانە ئەوەی کە ڕوونە لە ڕێکەوتنەکە هەیە لەسەر ئەوان ڕێکەوتووی ئەگەر بماندرێتێ زۆر بەس ئەگەر ئەفم کەیت تەنها یەک ملاحەزەی بچووک بۆ جەنابی کاگعەلی من مەقسەدم ئەوە نەبووە هیچ لایەنێک لە هەڵەبجە تاوانبار بکەم من عەرزم کردی کە ئەوە ڕێکەوتنێکمان کردووە ئێمە تەمەناکەین ئەو ڕێکەوتنە ئیعلان بکرێ یعنی ئەوەمان بڕاندوێتەوە من نامەوێت هیچ لایەنێک تۆمەتبار بکەم تەنها داوای ئەوەکەین کە ئەو ڕێکەوتنە ئیعلان کرێ بە حوزوری خۆیان و گرفتمان لەگەڵ هیچ لایەنێک نییە بەڵکو ئەوەندەی کە دەمانەوێ ئیدارەی هەڵەبجە بە هەموو لایەکەوە بکەوێتە سەر پێ بۆی هەموو لایەک دەستی هەبێت لە گەشەکردن و لە بەرەو پێشتون. بەڵێ سوپاس دەکەم دواتر کاتە دەگرم و لایەوەی بەڕێز کاک عەلی ئەگەر بینەوە لای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێز باسی کرد حکوومەت وەکو پێویست بودجە و مەسەلەن دامەزرانی بۆ پارێزگای هەڵەبجە نەکردووە ئێستا لای حکوومەتی عێراقی بە فەرمی پارێزگای هەڵەبجە هیچ کێشەی کێ لە ڕووی یاساییەوە حکوومەت وەکو پارێزگایەکی هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵ دەکات ئێستاوی کێشەکانی بڕێوە؟ بەڵێ لە ڕاستی ڕێکارەکانی بەردەم حکوومەتی عێراقی منەمەوە بۆ جەنابتان و بۆ بینەرانی بەڕێزیشی ڕوون بکەمەوە مەجلیسی وزەرای عێراقی بە ئیمزای نووری مالیکی کە ئەوەی کە بەڕوونی لە نووسراوەکەیە بە ئامادەبوونی زۆربەی زۆری وەزیرەکان خەڵکی کوردستان نەزانن کە یەکێک لە وەزیرەکان کە تورکومان بوو لەسەر مەسەلەی
جێگەیەک ویستیان ئەوێش بکەنە پارێزگا دەنگینەیە ئینا زۆربەی زۆری ئامادەبووان لە ئەنجومەنی وەزیران دەنگیان لەسەرا و ئێستا ئێمە نووسراوەکەشمان لە بەردەستایکە بە ئیمزای سەرۆکی ئەو کاتی ئەنجومەنی وەزیران کە لە ساڵی 2013 لە سیوێکی 2013 تەوقیعی کردووە و لە هۆکاری بوون بە پارێزگای هەڵەبجەشدا بەڕوونی ئاماژەی پیاوە ئەڵێ قەزای هەڵەبجەمان کردە پارێزگای 19مینی عێراق سەبەبەکەیشی ئەوەیە کە ڕەمزی مەزلومێتی شعبی عێراقی و ڕەمزی مەزلومێتی شعبی کوردیە و لەبەرەوە هەم پەرلەمانی عێراقیش مسادقی ئەو بابەتەی کردووە سەرۆکی پەرلەمانی ئەو کاتە و جێگرەکانی و دواتر ئەمانە هەموو تەعمیم کراوە بە هەموو وەزارەتەکانە بەڵام هەتاوەکو ئێستا لە ڕاستیە ئێمە ئەو جێگایانەی کە سەر بە حکوومەتی عێراقین کە پاسپۆرت و نشینگە و کارتی زانیاری و جنسی ئەحوال مەدەنی لەگەڵ پاسەوانی سنوورا کە سەر بە وەزارەتی ناخۆن ئێمە بەرنامەیەکمان داناوە بۆی کە بتوانین لۆبیەک دروست بکەین بۆی کە بتوانین مفاتەحەی وەزارەتی ناخۆ بکەین بۆی ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە دروست دەکرێن لە مستەقبەلا دابرێن لە پارێزگای هەڵەبجە چکە لە ڕاستیە پارێزگای هەڵەبجە لە ڕووی معنەویە پێویستی بەوەیە خەڵکەکەی کە تەسکەرەی لە باخەڵا بێ نووسرابێ پارێزگای هەڵەبجە جنسیەکەی بە هەمان شێوە و پاسپۆرتەکەی بە هەمان شێوە و ڕقەمی سیارەکانی بە هەمان شێوە لەبەرەوە سەرەتایەکی قورسە و ئێمە بەرپرسیارەتێکی مێژوویمان لەسەرە و زۆر باشە کاگاتمانە بێ بۆ سەرخستنی ئەم پارێزگای زۆر بە کورتی لە ماوەی نیو خولەکدا سەبارەت بەوەی کە ئێستا لە کۆی 13 بەڕێوەبەرایەتی لە پارێزگای هەڵەبجە چەندیان کراونەتە بەڕێوەبەرایەتی گشتی سوپاس دەکەین. بەڵێ لە کۆی ئەو سیانزە بەڕێوەبەرایەتیە چواریان تا ئێستا فەرمانی بۆ دەرچۆیش ئەو قافە لەگەڵ تەندروستی لەگەڵ پەروەردە لەگەڵ بەڕێوەبەرایەتی هونەر. بەڵێ سوپاس دەکەم کاک جیادەگەر دوا پرسیار پێچێکەی لایەنە سیاسیەکان ڕێککەون لەسەر پێکێنانی ئەنجومەن و حکوومەتی خۆجەی پارێزگای هەڵەبجە هیچ تر دوانەکەوێت ڕێککەوتون ئەیکەی جێبدەچێتە بواری جێبەجێکردن ئەمێنێتەوە سەر ئەو خاڵانەی کە تایەتی ئەگەر بزانرێ وا پێویست کاکە بە یەک پاگێزبی واکەین ئەگەر هیچ زانرا بە مەرحەلە بێ ئەتوانێت چونکە وەک ئاگدارم لە چەند ڕۆژی داهاتوو لایەن سیاسیەکان قەرارە کۆبوونەوەی کە ئەنجام بن لەوە چێت دوابڕیار لەو کۆبوونەوەیان زۆر باشە کاک باوی تۆش پێ دوایە لایەنە سیاسیەکان بەم زوانە ڕێکەوتەکە جێبەجێ بکەن. وەڵام من داواکاری ومێدم وایە ینی لێرەوە داوا لە کاگعلی شەکەم کە جارێکی تر ئەو نێوەندگیریە کە کردویانە بتوانین کاری شوا بکەن لایەنە سیاسیەکان کۆکردن بۆی ئەو ڕێکەوتنی ئەعلان بکرێ و چیتر هەڵەبجە لەوە زیاتر دوانەکەی ئینشاءڵڵا گەشتبینیشین بە سەرپێکەوتنی ئیداری هەڵەبجە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان بەهاتنی خالید کارگەری مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامی و جیاد سابیر ئەندامی ئەنجومەنی مەکوی هەڵەبجەی بستنەوەی گۆڕان کە لە سودۆی سەرکی لەگەڵمان هەر زۆر سپاس بۆ کاک عەلی عوسمان جێگیری پارێزگاری هەڵەبجە کە بەڕێزیان لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو. سوپاسیش بۆ بینێرانی بەڕێز خواتان لەگەڵ.